ویستین یاخود چەمشی بوختانکردن لە ناو نەریتی ئێمەیە یاخود لە ناو خەڵکی ئێمەیە. بوختانکردن چییە؟ کاتێک کە بوختانێکە بەرامبەرەکرێت تۆ چ کاردانەوەیەک دەبێت یان ئایا بێدەنە بیت هەروەک ئەنتوان چیخۆفی نووسەر ئەڵێ کاتێک کە بوختانەکرێت وەک ئەوایە قازەکان ئەقیڕێنن بەڵام وازیان لێبێنن خۆیان بێدەنە بن. تۆ بوختان بۆ یەکێکەکەی کە ئاگای لێ نییە. من تا ئێستا بوختانم بۆ کەس نەکردووە. ئەم دنیا هەمووی هاوبانی پردێکی درۆوە. دەرگای هەر کەسێ بێ بە تاکید لە دەرگاتێنەوە. هەرچێک بوختان بۆ منەکە ئێمە دەستخوا من خۆم بوختان بۆ کەس ناکەم. چاو بە چاوەکەوێتەوانێ. حتما بوختانکردن لە زیناکردن زۆر خراپە. بوختانکردن کارێکی زۆر ناشیرینە. خۆی سەلمێکەون پاک ئەگە پاکم خۆی سەلمێ. بوختانکردن جارێ یعنی خۆکوشتنی ئینسان. چونکە بوختان پیاکوشتنیشی بەدواوەیە. مشکلە دروست بوو. بوختانیان پێکردم زۆر پێم ناخۆش بوو. هەر کاتێک کەسێ هەست بکەم بوختانێکم بۆکە لەوانەیە ڕەت فعلم هەبێ. زۆر جار سواری پاسێکە بیت و دائنیشیت. ئەگەر ڕەفیقێکە یاخود کەسێکە لەگەڵا بێت بەدەم بوختانکردنەوە ڕێگاکە ئەبڕێنیتەوە یاخود کۆتایی بە ڕێگاکە ئێنیت. لە ژیان تا تۆ بوختانە بۆ کەس کردووە؟ بڕوا ناکەم. بەڵام بوختان شتێکی خراپە جگەلەوەی کە تۆ بوختان بۆ یەکێکەکەی کە ئاگای لێ نییە بەڵام دیارە شتێک هەیە ئەڵێ بوختان لە زینا خراپترە لەبەرەوەی کاتێک کە تۆ زیناکەی لە بینی تۆ خوایە. نا شەر نییە بوختانکردن بکێتە قاڵبیەوە بەڵام بوختانکردن هەر کارێکی خۆی ناشرینە. ینی کەسی تر ئاگای لە منێ بەڵام بوختان تۆ خراپە بەدەم یەکێکەوەکەی یانە بێ ئەگەر زینا بەس بە تەنها خوا لێت خۆش بێ بوختان و کەسی بەرامبەری شل لێت خۆش بێ لەگەڵ خوایە. بوختان شتێکی زۆر خراپە بەڵام من تا ئێستا بوختانم بۆ کەس نەکردووە. شتی ڕاستی هەمیشە سەرکەوتووە بێ بەڕای من. طبعا هەموو شتێ بەناحەق زۆر ناخۆشە. ئەگەر بوختانیشم بۆ بکرێ حتما چاوەڕێکم تا دەرفەتێکە بێ و حەقی خۆمی لێسەنمەوە بووی دەرەخەم کاوە بوختانە. پێڵێم هیوادارم ئەو کارە دووبارە نەکەیتەوە لەبەرەوەی هەر کەسێک ڕاستی بێ حتما ڕۆژێکە و ڕاستیە دەرەکەوێ تۆش شەرمەزارە بی بۆیە قەت بوختان بۆ کەس مەکە. دایکە وتی کەسەیە بوختانی بۆ کەس نەکردبێ؟ نییە نەیکردی من شک ناوە ئەزانی چونکە ئەم دنیا هەمووی هاوبانی پردێکی درۆوە ئەزانی لەسەر پردی درۆ ئەژین هەر کەسی درۆنەکە ناژی بەڵامێکی ئینسان ماڵ بڕیا و شکی لە هەموو کەسێکە وانە هەر کەسێ نەحەقی پێکرا نەحەقەکەی نێتە ملی هەموو کەسێ. تۆ چۆن نەزانی ناڕۆ بۆ کەسەی کە ئەو حەقەی هاوە دەسۆ. تۆ چۆن نەزانی هەموو کەسێک خەریکی بوختان دروست کرد؟ من خۆم خراوم لەوەچی خۆم خراوم ئەزانی هەر کەسێ خۆی چاکوێژە عالم چاکەر کەسی خەو خراوێژە عالم خراوە لەوانەیە خۆم خراوم بەڵام بۆ چوونی من شوێنیە درۆیتیان نەکریا دوورە ڕوویەوە ڕێزمەی بۆتان باسی بوختانەکەم. ئەی بختیانش هەروایە دە بختیانش هەرێکێکە لەو درۆیە چونکە درۆ بختیان درۆیە بختیان ڕاستە؟ نا حتا ڕاستێکە هەزار درۆ کردی کوڕم. کەسێک پێی وتم بوختان لە زیناکردن خراپترە. ئەستە زۆرتریش بەڵێ چونکە وە حەقو ناسە کە لێو خۆشنەوێ تەواو ئەزانی ئەرە وەڵا زیناکە کاورە لەوانەیە خۆی بێژێ کەیفی خۆیسی کردومە خۆم بە خۆ ئازادە بەڵامێکی بختیانکردن ئازاد نییە لە لای خۆم لای بەنیش کوڕم. لای ئەوەی بیرم بێ خۆم بوختانم بۆ کەس نەکرە بەڵام بوختان شتێکی زۆر ناشرینە چکە لە دەرگای هەر کەسێ بێ بە تاکید لە دەرگاتێنەوە ئەوژە چێتە قاڵبی بوختانەوە. بوختانیان بۆ کردو؟ زۆریش. فعلی تۆ چی بووە؟ کاردانەوەی تۆ چی بۆ لەسەوەی کە بوختان؟ کاردانەوەی من بۆ هەر وتومە ئێمە دەستخوا خوا خۆی حەقی لێکاتەوە. هەرچێک بوختان بۆ منەکە ئێمە دەستخوا من خۆم بوختان بۆ کەس ناکەم. ئینسانی کە فێر بوو بێ بوختان کا بە تۆ چارە ناکرێت چێک بڵێ نەهەرچێکی پێ بڵێ هیچ چارەی نییە. بوختانیان بۆ بوختان زۆریش. چی ڕەتفعلێکی تۆ وەر ئەوەنە ئەیتە دەست گوێم پێ ناوە لەبەرەوەی ئەزام و کەسەر خەری ئەو ئیشێتی پێویست ناکەم هیچ بڵێم لەگەڵی. هەڵێم شتێکی باش نییە ئەزانێ بە درۆ خرێتەوانێ ئەزانێت بەزانێ شتێکی جوان نییە چاو بە چاوەکەوێتەوانێ لەوانەیە هیچ نەوێت لەبەرەوەی کە یەکێ بوختان بۆ یەکێ کار ئەنی خۆی زەلامێکی هیچە خوان ئەهلی و کارە. بەڵێ وایە شتێکی خراپە بوختانکردن. خۆی سەلمێکەون پاک ئەگە پاکم خۆی سەلمێ خۆی دەرەکەوێ. هەو کارێکی زۆر ناشرینە نابێ ینی شتێکە هیچی پێ ینی شتێک نییە هیچ شتێکی زۆر ناشرینە ینی بوختانکردن هەتا بتوانم ئەوەنەی کە بتوانم بەرگری لە خۆمەکەم ئەوەی تریشی خۆی گەوراقی لەوە کە سەرکاتۆکەوە بوختانی کردو
بوختانکردن کارێکی زۆر ناشیرینە من هیچ کار لەگە بوختانکردنا نیم ئەوشی بوختانم بۆ بکات دیارە خۆی ناشیرینە خۆی بوختانی بۆ کراوە بۆیە بوختان بۆ بنەکە دوای ئەوەش کەسەکان ئەگەر خۆیان پاک بێ کەس باوەڕ بۆ کەسە ناکە هەر ئەو کەسە خۆی ئەدۆڕێ کە بوختانەکان وڵا بوختانکردن جارێ ینی خۆکوشتنی ئینسان ینی بەڕاستی ئینسان چۆن توانێت شتێک ڕوودای ڕووینەدا بێ تۆ چی بوختان بۆ خەڵکەی سمعی خەڵک بشکێنی ئەوانە جا گەورەی ئینسان ئەوەیەکەوە ئەگەر شتێکی ئەگەر ناڕاش ببینێ بتوانێت بەڕێوەی شێوەیەکی ڕێگوپێک بگەنێ بە ساحیبی بە خاوەن ڕووداوەکە نەک بلێ کا بە هەڵا بوختانی بوو بکەوە کۆمەڵی مەسار هەموو ئینسانێک ئەوەیە کە معرەزە بۆ غەڵەتکردن بەڵام هەموو خراپترینشی دەوەیە ئینسان بوختان بۆ خەڵکا ڕووداوێک ڕووندا بیا قسەیەک نەکرێت تۆ بچیت یەکێ بکەی بە خاوەنی ئەو ڕووداوە خۆ قسەیە وڵا ئەوەی کەوا زۆر تاسیری لێکردم و یاخۆ باشتر بۆیان نەکردم چونکە بەڕاستی خۆم کەسێکم کەن خەرجی هەرگیز ناتوان بوختان بۆ کەس بکەم چ ڕەتبعلێکی هەبێ ئینسان کاتێک کە بوختانی بۆکرێت وڵا ئەگەر بتانی هەردان بە خۆتا بگریت و ڕاستیەکان بگەینی بەو کەسێکە ئیشەکەی بوختانەکەی بۆ کردی وە تێبگەینی کە ئەوە شتێکی نادروستە و نائینسانیە بەڕاستی وەڵی شتێکی جوان نییە بەداخەوە لای خۆمان بڵێن کەسانێکی زۆر زۆر هەیە ئەو تەبیعەتەیان تیا مەوجودە بەڵام هەتا بتوانێت ئینسان هەر خۆی دوور خاتەوە لە بوختانکردن لە درۆکردن جاری ئەو کەسا هێنم بڵێن بەرەو ڕووی ئەەکەمەوە بزانم بۆچی پێشا سەبەبەکەی چییە کە ئەو بەو شێوەیە ئەو بوختانی بۆ من کردووە هۆیەکەی چییە دوای ئەو بوختانە چییە یعنی بڵین گرنگی ئەو مۆزوعات چییە کە بوختانی بۆ کردوم تایە نەوەڵا بەڕاستیش مەکەواڵم بە سەراحەت بوختان یعنی شتێکی جوانیە تر بۆچی بوختان بۆ خەڵک بکەم ئەگەر شتەکەی تیا مەوجود بێ ڕاستە و خۆ پێی ئەڵێم پێویست بەوە ناکات دروی بۆ بکەم و بوختانی بۆ بکەم باشە زۆر جار خەڵکێکەیە لە گەڕەزمە لە دوای مردنی کەسەکەشەوە ئەنج بوختان بۆ کەسەکە ڕاستەکەی وەڵی من ئەو ناڵم ئەڵێم ئەگەر ئینسان دین بەشی خۆی دیانەت و بڵین لەسەر دینی خۆمان بێ و هینی هەبێ تۆزێ بیرکردنەوەی هەبێ قەت بوختان بۆ کەس هیچ کەسێک ناکات بەخوای بوختانکردن بەخۆی لە دینی ئیسلامیش شتێکی زۆر خراپە یعنی زۆر شتێک بە چاوی خۆ نەبینی بوختان بە خەڵک بکەی زۆر ناخۆشە هەرچەندە خۆشم بەسەر ماتووە چی کرد واللهی چیان بۆ دروست کردی مەسەلا من قەدیم لەگەڵ کچێک ئیلاقم نەبوو بەس لە دووی بووم دواتر وتیان حەزی لێ دەکاتن مشکلە دروست بوو بوختانیان پێکردم زۆر پێم ناخۆش بوو شت ڕوویە ئەو کاتی کە بوختان لە ڕوویدا زۆر ترسامیش یعنی مشکلەکە گەورە بیتم بەس لە خوای بە زیاد بیت زوو بڕاوە ئەی تۆ بوختانە بۆ کەس نەکردو لە ژیانتە واللهی ڕاستیەکەی ناتوان بڵێم نەم کردووە ناتوانم کردوتە ناتوانم بڵێم نەم کردووە بوختانش خۆ هەر ئەوە نیە بوختانێکی گەورە یعنی شتێکی بچووکیش هەر دەبتە بوختان یەک شتێکی بچوو بواتم بری ئەوە بردی ئەو بوختان پرێ کرد تۆ بوختان بۆ یەکێکەکەی کە ئاگای لێ نییە من تا ئێستا بوختانم بۆ کەس نەکردووە ئەم دنیا هەمووی هاوبانی پردێکی درۆوە دەرگای هەر کەسێ بێ بە تاکید لە دەرگاتێنەوە هەرچێک بوختان بۆ منەکە ئێمە دەستخوا من خۆم بوختان بۆ کەس ناکەم چاو بە چاوەکەوێتەوانێ حتما بوختانکردن لە زیناکردن زۆر خراپە بوختانکردن کارێکی زۆر ناشیرینە خۆی سەلمێکەون پاک ئەگە پاکم خۆی سەلمێ بوختانکردن جارێ ینی خۆکوشتنی ئینسان چونکە بوختان پیاکوشتنیشی بەدواوەیە مشکلە دروست بوو بوختانیان پێکردم زۆر پێم ناخۆش بوو هەر کاتێک کەسێ هەست بکەم بوختانێکم بۆکە لەوانەیە ڕەتفعلم هەبێ زۆر جار سواری پاسێکە بیت و دانیشیت ئەگەر ڕەفیقێکە یاخود کەسێکە لەگەڵا بێت بەدم بوختانکردنەوە ڕێگاکە ئەبڕێنیتەوە یاخود کۆتایی بە ڕێگاکە ئێنیت وەکە میشە لە دوای ناوبڕێکەوە گەڕێنەوە بەلاتان لەگەڵمانە